لە ڕووی بینا و دیزاینەوە سەرەتای دروستبوونی ئەم مزگەوتە دیوارەکانی لە بەرد و داری کۆن دروست کراوە. سەقفەکەی سادەیە و ساکارە، هاوشێوەی مزگەوتە کۆنەکانی تری ناوچەکە. میحرابی مزگەوتەکە بچووکە و سادەیە، بەگشتی قەبارەی ئەم مزگەوتە زۆر گونجاوە بۆ ژیانی بازاڕ و نەگەورەیە و نەبچووک، بەڵام سوود و پاداشی زۆر گەورەی هەیە بۆ کاسبکاران و نوێش خوێنان، چونکە هەرخۆی هەبوونی ئەم مزگەوتە لە نێو بازاڕی قەیسەری گرنگی تایبەتی هەیە بۆ خەڵک و کاسبکاران کە لە کاتی نوێژدا تێیدا کۆ دەبنەوە. ئەمەش نمونەیەکی جوانە بۆ تێکەڵبوونی ئاین و ژیانی ئابووری. لە ڕووی گرنگی و کەلتوری ئەم مزگەوتە لە ڕووی کەلتوری گرنگی زۆری هەیە بۆ خەڵکی هەولێر، چونکە تاوەکو ئێستا چەندین نەوە نوێژ و خواپەرستیان تێدا ئەنجام داوە، تاوەکو ئێستاش بەشێکە لە یادەوەریەکانی شار. تەبەن ئەو مزگەوتێکی زۆر قەدیمە، مێژوێکی زۆری هەیە. لە ساڵی پێشی سیەکانیش هەبووە قوڕ بووە و هەموو خشت و قوڕ و شتوا بووە، سەری چاتی بووە و بە قوڕ بووە. دوای ساڵی سیەکان تعمیر کراوەتەوە، پێشەوە مزگەوتیش بی تەکیە بووە، بەخۆی تەکیە بووە. قبری صاحبی مزگەوتەکە لێرە بوو، دوای هەڵگیرا بردیانە قەبرستانی گەورە لێرە غورفەکە بوو لەو ژوورەی. مزگەوتەکەش پێ دەگەن ئاڵتی بەرمەخ، بەخۆش صاحبەکەی پەنجەکانی 6 بووە، پەنجەکانی دەستی 6 بووە، بە ناویانە ئاڵتی بەرمەخ. بەڵێ ئێستاش مزگەوتەکەش ئێستا خزمەت کراوە، 3000 تعمیر کراوەتەوە. بە ئاخیری پارێزگاری هەولێر تعمیری کردەوە جاری ئاخیری. ئێستا مزگەوتەکە مزەش زۆر خۆش بووە و ڕێک و پێکە و نوێژی لێ دەکرێ و ڕێژی جەماعەتیشی لێ دەکرێ و بەڵێ مزگەوتەکەی بە خزمەتەوە کە ئێمەش لێرە خزمەتی مزگەوتەکە دەکەین و خۆشم لێرە بوویمە، بە ئێستا خانشین بوویمە، ئێستاش هەر خزمەتی مزگەوتەکە دەکەم. ناوم سەردارە کە لەو مزگەوتێمە. بەڵێ مامۆستایەکی لێ بوو ناوی خەلیفە عەزەدین بە ڕەحمەتی خوای لێبی، کوڕی ساحەبی ئەو مزگەوتێ بوو، خەلیفە عەزەدین وتەچێ بووە، یعنی ئێرە خەلیفە عەزەدینی لێ بوو، ئەویش وەفاتی کرد. ئێستا دوای پاشی مەلای تر هاتن کە بە بیرم دێ مەلا عەبدولکەریمە بوو، مەلا عوسمان هەبوو، یادیان بەخێربی. مەلا عەبدولکەریم وەفاتی کردووە، مەلا عوسمان مایە، ئێستا حالیە مەلا عەزیزی لێیە، مەلا عەزیز ئەویش خانشین بوو.